بێگومان زانست و پێگەیاندن بە زمان ئەکرێت بە تایبەتیش بە زمانی دایک. بێگومان لە هەموو دنیاشدا سیستمی پێگەیاندن جیاوازە لە سیستمی پەروەردە کە ئەمە قسە و باسی ئەمڕۆمانە. بێگومان ئەمڕۆ قسە لەسەر کتێبی مۆرفۆلۆژی کە ئەویژێکێکە لە کتێبە گرنگەکان مۆرفۆلۆژی زانین دەسەڵاتە لە هەڵەنجان و تێگەیشتندا کە یەکێکە لە بەرهەمان نوێیەکانی پرۆفیسۆر دکتۆر محەممەد مەحمووی کە بەچڕی و بە پوختی باز لە پرۆسە یاخود لە سیستمی پێگەیاندن و هەروەها سیستمی فێرکردنی شەکە قسە و باسی زیاتر لەسەر ئەم کتێباکەین بە ئامادەبوونی بەڕێزیان کە لە سوودی کورسات مەگەزین میوانمانن بە خێراتی زۆر سەرکەوتوو. بە پێش ئەوەی کە باس لە ناوەڕۆکی کتێبەکەت بکەین ئامانج لە دروستکردنی ئەم کتێبە یاخود هەموو ئەو بابەتانی کە لە ناو ئەم کتێبە گەورەیەدا کۆچ کردوێتەوە چییە؟ ئامانجی سەرەکی من لەو 35 ساڵەی ڕابردووە تاکو ئەمڕۆ دوو لایەنی سەرەکی بوون. یەکێکیان بە ستانداردکردنی کرمانجی ناوەڕاست بە واتاکردنی بە زمانێکی نووسین و دەربڕینی پێوەری. ئامانجی دووەمیان ئەوە بووە کە پەرە بە پێگەیاندن لە هەرێمی کوردستانە و بۆ کوردستانیش بە گشتی بدەین کە ئەڵێم پێگەیاندن لە هەر وڵاتێکە سیستەمی پێگەیاندن دوو بەشە. یەکێکیان لای ئێمە ناونراوە پەروەردە، ئەویتریان ناونراوە خوێندنی باڵا و توێژینەوە. ئەوەی بەلای منەوە گرنگە پەروەردەیە، بەڵام پەروەردە بۆ خۆی وەکو زاراوە زاراوەیەکی دروست نییە. پێگەیاندن زاراوە دروستەکەیە، پەروەردە بەشێکە لە پێگەیاندن. ئێمە لە قۆناغەکانی خوێندنە لە باخچەی ساوایانەوە قۆناغی بنەڕەتی و دوا بنەڕەتی بەرنامەی ئێمە ئەوەیە کە مناڵەکانمان پێ بگەن، کەواتە پێگەیشتنەکە سربەخۆیە، ئازادە، مناڵ خۆی پێ ئەگا. هەرچی سیستەمی پێگەیاندنیشە بە قوتابخانە و بە کتێبەکان و بە مامۆستا و بە بەرنامە هەمووی بۆ ئەوەن ڕێگە خۆش بکەن مناڵەکە بتوانێت خۆی پێ بگەێنێت. کەواتە ئێمە کارمان ئەوە نییە تەڵقینی کار بۆ ئەوە بکەین ئەوەی ئەیدەینێ لەبەری بکە بەوە تا دەرخی بکە، بەڵکو بە پێچەوانەوە ئەبێ لە ڕێی زانینەوە خۆی هەڵێنجان بکات بەواتە ئەم هەڵێنجانەکات دواتر فێر بێت. بەڵێ خۆی پێی بە وردەکانە بات، وردەکاریەکانە بات، درچیان پێەکە هەڵیان ئەنجێنێت لە ڕێی ئەمەوە زانینی دەزەکەوێت. ئەو زانینە ئەو دەسەڵاتی ئااتێ کە ئێمە ئەمانوێت لە ئایندا مناڵەکانمان هەیان بێت و بتوانن لە ژیانە سەربەخۆ ئازاد داهێنەرانە کار بکەن. بەڵێ مامۆستا لە کاتی یاخود لە ناو ئەم کتێبەتا چۆن ئەم دوو لایەنە کە دوو لایەنی زۆر گرنگە سیستمی پێگەیاندن و دواتر سیستمی فێرکردن چۆن جیاکراوەتەوە؟ جیاکاریەکە لە ڕووی مێژوویەوەیە. تاوەکو ئەم سەردەمەی ئێستامان سیستەمی پێگەیاندن لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا بەگشتی سیستەمی فێرکردن بووە. ئەو سیستەمە نەبووە کە مناڵەکە خۆی فێر ببێت. ئەوە نەڕەخسێنراوە کە مناڵ بتوانێت خۆی پێ بگەێنێت. بەڵام لەمەولا ئێمە ئەمانەوێ بەرنمەکانی خوێندن بۆ هەموو ڕشتەکان نەکرد بۆ زمانی کوردی بەو شێوەیە بێ کە ژینگەیەک ڕەخسێنرابێ مناڵەکان وردەکاریەکان ببینن، درک بە دەوروبەریان بکەن، پێی بەو لایەنە نەبەرن کە ڕەنگە ئێمەی کامەڵ و گەورەش پێیان پێ ناپەین. باشە میکانیزمەکانی ئەوە چییە کە مناڵان با بڵین پێی بە زانیاریەکان یاخود خۆیان با بڵین لە ڕێگای ئەوەی کە شتەکان وەرەگرن دواتر فێر ببن، چۆن با بڵین میکانیزمەکانی چییە؟ پرسیارێکی زۆر بەجێ لە دوو ڕووەوە. لە ڕوویەکیانەوە ئەوەیە کە هەموو ئەم کتێبانەی من کە لەم 35 ساڵە سەرقاڵی دانانیان بووم بۆ ئەوە بووە کە بابەت و کەرەسەکانی خوێندنی زمانی کوردی دیاری بکەین. بابەتەکان چین، کەرەسەکان چین. ئەمجا
کە ئەمەمانزانی ڕێزمانێکی تەواوی زمانی کوردی لە ڕێی لێکۆڵینەوە لەبەر دەستمانابێ ئەو کاتە دێن بە پێی چۆنیەتی داڕشتنی مۆدێلی ڕێزمانی کوردی لە مێشکی ئاخێوەری کووردا چۆن داڕێژراوە بەو شێوەیە زنجیرەی بابەتەکان و کەرەسەکانە دۆزینەوە یەک لە دوایەک لە پۆلی یەکەمی لە پۆلی یەکەمی بنەڕەتیا کام بابەتانە بخوێنرێن دووەم سێم چوارەم هەمووی ئاوا جیاکرێتەوە زنجیرەی بەیەکەوە بەسراون ئەمە ئاسانکاری بۆ تێگەیشتنی هەر کەسەیەکا کە زمانەکە خوێنێ ئەگەر مناڵ بێ یا گەورە ڕێگە و یا مێکانیزمی دووەم بەسراوە بە ئێمەی دانەرانی بابەتەکانەوە لەگەڵ ئەو بەڕێزانەی کە پسپۆڕن لە بواری دیداکتیکیە لە بواری پەروەردەییە دوو ڕێگە هەیە کە ئەم کتێبانەی خوێندنی لە ڕێوە لەسەردا ئەندێن یەکێکیان ئەوەیە لە گشتەوە بۆ تاک یا لە تاکەوە بۆ گشت اینجا ئەگەری ئەوەش هەیە هەردوو ڕێگاکە بژیرێتە بەر بۆ ئەمە کتێبی بۆ نمونە خوێندنی کوردی دائەنرێت بەو شێوەیە کە کەرەسەکانی زنجیرەین کە ڕێگاکە بە شێوەیەک دانراوە وەکوتم لە تاکەوە بۆ گژیا لە گشتەوە بۆ تاک ئەمجا پەیوەندیەکان کە پەیوەندی زانستین و پەیوەندی لۆژیکین لە نێوان ئەمانەشا هەیە ئەو کات خوێندنی کوردی ئەوە نابێت کە ئێمە ناومان ناوە ئەلفوبێی کوردی ئەلفوبێی کوردی لە ڕاستیا بابەتێکی بچووکی یا کەمی هەموو خوێندنی کوردیە ئێمە ئەوەی کە هەمانە خوێندنە کوردیەکەمان هەیە بەسەر بەخۆی ئەمجا کتێبمان هەیە بۆ چالاکی کتێبی چالاکیەکان تەواوکەری هەموو ئەو مێکانیزمەیە کە بەڕێزی لەی دوای چۆن ئەو مناڵانە سەر بەخۆ فێر بن ئەمجا لەگەڵ ئەوە بۆ هەر کتێبێک کەدا ئەمرێت ڕابەرێکمان پێویستە ڕابەرێک بۆ مامۆستا ئەو مامۆستایە ئەبێ ئەگەر ئاستی زانستیشی لە زانستی زمانی کوردیە کەم بێت لە ڕێزمانی کوردی و لە پەڕەنگەکە کەم بێت ئەو زانستە لە ناو ڕابەرەکە بێت یارمەتی مامۆستاکە ئات لە بابەت و کەرەسەکان بگات پاشانیش پێ بۆی ڕوون ئەکاتەوە چۆن وانەکانی بڵێتەوە چۆن ئەم بابەتانە بڵێتەوە بەبێ ئەوەی کارێ بکات مناڵ لەبەریکە کارێ بکات مناڵ بابەتەکان دەرخ بکە بەڵکو بە پێچەوانەوە ئەنجا لە ڕاستیە پێویستیشمان بەوەیە بۆ ئەوەی باشتر پێش بکەوین کتێبێکیش دابنین لەگەڵ هەر کتێبێکا کە بڵێن بۆ پۆلی یەکدا ئەندرێ چۆن ئەم کتێبە دانرا چێ ئەم کتێبەی دانا خۆ ناکرێتە هەر کەسێک ئێمە هەبێت لە ئەوروپا 2 ساڵ خوێن بێتی ماسەرێت دکتۆرایکی هەبێت یا لە شوێنێکت بێنینەوە ئەم بەرپرسیارەتە بخەینە ئەستۆی ئەما کەوێتە ئەسۆی و کەسانەی کە خاوەن پسپۆڕن کە خاوەن ئەزمونێکی دوور و درێژن لە پێگەیاندنە بەڵێ ئێمە بەڵگەنامەی خوێندنی کوردیمان هەیە بە تایبەتیش با بڵین بەڵگەنامە زانستیەکان و تۆ ئاماژت پێکرد با بڵین ئەو کتێبانی کە تایبەتن یاخود فێرکردن با بڵین بە زمانی کوردیمان هەیە بەڵام لەسەر ڕێزمانی کوردی هیچ کتێبێکمان هەیە کە لە بەردەستمان بێ کە وەک بەڵگەنامەی زانستی با بڵین سەیری بکەین و لەگەڵ یا بڕۆین ببوورە ئەمەی بەڕێزی لێ دوێی کتێبەکەی من بەڵگەنامەیەکە کتێبەکان بەڵگەنامن کتێبەکان بەڵگەنامە لە هەموو ئەمانە بەڵگەنامەی زانستی بۆ خوێندنی کوردی دێنە ئاراوە نەک تەنها کتێبەکانی من بەڵکو کتێبەکانی پسپۆڕەکانی زانستی زمانی کورد بۆ نمونە دکتۆر ئەو ڕەحمانی حاجی مارب خوا لێی خۆش بێت دکتۆر محەممەد معروف فەتاح یا کەسانێکی تر هەن کە ئێستا لە کاران و کە بەرهەمیان هەیە لە تاواوی ئەمانە ئێمە بەڵگەنامەکان دروستەکەین بەڵگەنامە زانستیەکە لە ڕاستیە بەڵگەنامەی پرۆگرامەکانی پێ ئەوتر ئەمە زاراوەیە کە لە وەزارەتی پەروەردا ئێمە وەرماگرتووە و کردومانە بەم زاراوەیە بەڵگەنامەکان بەواتە تەواوی بابەتەکان کە پێویستن بخوێنرێن تەواوی کەرەسەکان کە پێویستن ئەمە بەرهەمی کارەکانی ئێمەیە ئەکرێت بۆ نمونە بە ڕێزمانێکی تەواو لەگەڵ فەرهەنگەکە لێگەدرێن
ئەبێ بۆ بەڵگانامەیە بۆ خوێندن. زۆر باش مامۆستا کێ بەرپرسیارە لە ناوەڕۆک و لە فۆرم و لە ئەو بابەتانەی کە لە ناو کتێبەکانی سیستمی پەروەردەیەدا ئەنرێن ئەمە ئەرکی پسپۆڕانە یان ئەرکی دەستگا چاپەمەنیەکانە یان ئەرکی حکوومەتە؟ ئێمە وەکو چەند بەڕێزێک لێرە لە پارێزگای سلێمانی پرۆژەیەکمان ئامادە کرد بۆ ئەوەی پەیکەری وەزارەتی پەروەردە سەر لە نوێدا بڕێژرێتەوە وەکو بۆ نمونە لە وڵاتانی دراوچێمان هەیە لە ئێران هەیە وەکو لە قەتەر هەیە ئەویشەوەیە کە ئەبێ ئەنجومەنێکی باڵای پێگەیاندن هەبێ ئەم ئەنجومەنە باڵایە لە بەرپرسانەی ناو ئەنجومەنی وەزیران پێکدێ لەگەڵ وەزیری پەروەردە و وەزیری خوێندنی باڵا و ئەو کەسانەی وەکو ئێمە کە پسپۆڕن لە بوارەکە ئێستا لە هەولێر وەکو پایتەختی هەرێم دەستگایەکەیە بە ناوی دەستگای چاپ و پرۆگرامەکان پرۆگرام و چاپەمەنی لەم دەستگایە مامۆستایانی قۆناغەکان ئەچن بانگ ئەکرێن بەڵگەنامەکان داهێنن تۆکاری ئەوان نییە چونکە لە ئاستی زانستی ئەم بەڕێزانە ڕێگەی ئەویان پێنادا دەسەڵاتی ئەویان هەبێت ڕێزمانی کوردی دابنێن ئەو ڕێزمانە کوردی کە دانراوە ئەمجا بەش بەشی کەم بەسەر قۆناغەکانی خوێندنا و کتێبەکانی خوێندنیان لێ بەرهەم بهێنرێت ئەوەی ئێمە داوایەکەین ئەوەیە کە پێویستە پسپۆڕانی وەکو ئێمە لەگەڵ پسپۆڕانی بواری پەروەردەیی کە دیداکتیکیە هەمومان بەیەکەوە ئەم کارە بکەین بەڵام کۆمەڵێک لە سەرپەرشتیارانی پەروەردەمان لەگەڵا بن ئەوانەی کە تایبەتمەندن بە زمانی کوردی ئەوانیش هاوکارمان بن نەک بەو شێوە ساکارەی کە ئێستا هەیە ئەمجا لەسەر و ئەمەشەوە ئەنجومەنێکە بێت بۆ هەڵسەنگاندن و نرخاندنی کتێبەکان خۆشمان بەشێگە بین لەوان بۆ ئەوەی ئەگەر کەم و کورتی هەبێ پیابچینەوەی و چاچیکەین وەکو خۆیان زۆر باش مامۆستا پرسیارێکی تر ڕەنگە زۆر پەیوەندی بە کتێبەکەی جەنابیشتۆنە بێ بەڵام ئێستا بە تایبەتی لە خوێندنگاکانە زۆر گرنگی بە زمانە بیانیەکان ئەدرێ ئەمە هۆکار نییە بۆ ئەوەی کە زمانی کوردی بە تایبەتی لە لای قۆناغی سەرەتایی تا ڕادەیەک لاوازە بێت ئەوە لەبەرەوەی ئەو زۆرتر گرنگی بە زمانەکەی تر ئەیە لەبەرەوەی هەندێک کات لە هەندێک قوتابخانەیە خوێندن بەو زمانە بیانەیە دوو بەرە بەرپرسیاری سەرەشین بەرەیەکیان ئەو ئەنجومەنە باڵایە کە ئێمە نیمانە لەبەرەوە بەرە سەرەکیەکە وەزیری پەروەردە تا وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا ئەمجا سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەمانە بەرپرسیاری سەرەکین چونکە ناکرێت وەزارەتێکی پەروەردە بڕیار بدا بە تەنها بۆ خۆی بڕیار بە چەند قوتابخانەی هاوڵاتیان کە ئێوە پێڵێن ئەهلی چەند قوتابخانەی هاوڵاتیان بکرێنەوە ئەم قوتابخانانە چۆن بن بەرنامەی خوێندنیان چۆن بێ بە چ زمانێ بێت ئەمە تەنها نابێ وەزارەتی خوێندنی وەزارەتی پەروەردە بڕیاری لێبە ئەبێ ئەو ئەنجومەنە باڵایە بڕیاری لێبە پاشانە بێ بە هاوڵاتیان بوترێت بۆیان ڕوون بکرێتەوە بۆچی ئەم قوتابخانانەی کەی هاوڵاتین پێویستە بە زمانی بیانی وانەکانیان بڵێنەوە بۆ دەبێت بە زمانی ئینگلیزی یا فەڕەنسی بێت ئەمجا ئەگەر هەبێت تەنها قوتابخانەیەک بێ بۆ نمونە بە ئینگلیزی قوتابخانەیەک بێ بە فەڕەنسی و تەواو یا لە هەر شارێکا و چەندین قوتابخانە هەبێت ئەمە بەرپرسیاری سەرەکی لەسەر ئەوانە بەرپرسیاری ناسەرەکی ئەکەوێتە سەر دایک و باوکان دایک و باوکان ئەم ڕۆواتەیەگەن ئەگەر مناڵەکانیان زمانی بیانی بزانن بڕوانامەیان هەبێت ئاسانتر پیشەیەکیان دەزەکەوێ ئەتوانن کار بکەن خۆیانی پێبژێنن لە کاتێکە لە وڵاتان بەم شێوەیە نییە لە وڵاتان حکوومەت خوێندن بۆ هەمووان فەراهەمەکە ئەوەی کە ئەتوانێت بچێتە زانستگا لە زانستگا بخوێنێ لەوێ ئەو زانستە ئەخوێنێت ئەو ڕشتەیە ئەخوێنێت کە حەزی لێ کردو و دیاری کردووە
ئیتر حکوومەت لەسەری نییە فێری زمانی ئینگلیزیکا یا فەڕەنسیکا خۆی ئەبێ بە درێژایی قۆناغەکانی خوێندنی فێر بوو بێ ئەمجا دوایش کە تەواوێکە خۆی لەسەر خۆیەتی خۆی فێری زمانێکی بیانیکە ئینگلیزیە ئیسپانیە یا هەرچیەکە ئەمەی نەکردووە زۆر باشە گرفتە سەرچێکە بەڵام لە ڕاستیە لەویایە کە مناڵی کورد ئاوەزی مناڵی کورد بووە تا عەقڵی مناڵی کورد لە ئاوەزی کورددا ئەبڕێ جای ئەکاتەوە مناڵەکان کە بەو شێوە پێگەنراون ئێستا خۆیان بەنامۆزانن لە کوردستانە هەم لە بیرکردنەوە هەم لە دەربڕینە مامۆستا هیچ کارێک کراوە یاخود هیچ هەنگاوێک هەیە بۆ ئەوەی کە هەموو ئەو بابەتانی کە تۆ لەناو ئەم کتێبەیە ئاماژەی پێەکەیت دواتر بچێتە قۆناغێکی ترۆکەویش قۆناغی جێبەجێکردن بێ بە چەند جۆرێک دێتە جێبەجێکردن یەکێکیانەوەیە کە مامۆستا بەڕێزەکان لە بەشە کوردەکانە تەنانەت لە بەشی ئینگلیزیش لە زانکۆکانی هەرێما سوود لەو کتێبە بینن وەک سەرچاوە بۆ خوێندنی خوێندکارەکان لەلایەکترەوە بۆ هەڵبژاردننی نامە ناونیشان و بابەت بۆ خوێندنی باڵا بەڵام ئەگەر ئێمە بەو شێوەیە لە پارێزگای سلێمانی نوێنەرمان هەبێ بۆ دانانی کتێبەکانی خوێندن بۆ دیاریکردنی بابەتەکان ئەوە ئێمەش ڕاستەخۆ بەشدارە بین لە هەولێری پایتەخت لەو پێواژوە ئێستا لەم کۆتاییە دەستوری پەروەردە دانراوە بەڵام دەستورەکە هەر لەو دەستورە باوەڕۆیشتوانن کە تا ئێستا هەبووە بابەتی نوێ و لایەنی نوێ و ڕێسا و بنەمای نوێی تیان نابینین ئەو کاتە ئێمە لەوە شابەشدارە بینەوە بەڵێ دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر محەممەد محمووی سپاس کە لێرە ئامادە بوو سپاس بۆ ئێوە ببورن تەندروستێکم ئەوە نە ڕێگەیە دەستەکانت گەلێک سپاس بۆ ئێوە